هەنگاوانە بە هەنگاوی گرنگدا دەدرێت بەڕاستی لە پاش هەر پیشانگایکی شێوەکاری هاوبەش خەڵکێکی زۆر یەکتر دەناسن شارەزای هونەری یەکتر دەبن سوود لە هونەری یەکتر دەکرد لەوانەیە لەو لە چوارچێوە پیشانگە چەندین ئەزمموی نوێ هەبیتن چەندین شێوازی کارکردن هەبیت کە لەلای ئێمە شتێکی نامۆبی یاخود ئەو شتەی لای ئێمەیە لەلای ئەوان نامۆ بیتن ئەمە خۆی لە خۆیدا سوودێکی گەورە بە هەردوو لا دەگەێنێتن و کۆبوونەوەی هونەرمەندان و گرتبوونەوەی هونەرمەندان بە هەر بۆنەیەک بیتن سوودێکی زۆری بۆ نێوەندی هونەری دەبێت. مشارەکەم کردووە بە تابلۆیەک لە پێشەنگای هاوبەشی نێوان کورد و عەرەب بەڕاستی شتێکی باش دەزانم ئەمە دووەمین ساڵە بۆ بتوانین زیاتر گفتوگۆ لە نێوان هونەرمەندانی جیاواز دروست بکەین. أكيد المعارض المشتركة تحمل طابع شلون انسجام بين العرب والأكراد. أكيد نحب هاي المعارض دائما تقام في أربيل.